چەند کەس لێوە تیکتۆک بەکارێنێ بەکارهێنیت فەرموو چەندێکە بەکارێنیت تقریبی ئەم ساڵە بەکارێنم بەڵام زۆر احتیمامی پێ نامێنی زۆر ناشمە سەری هەندێک جار کە کاتی بەتاڵمان بە ئەچم سێریەکەم یان ئەو احتیمامی پێ نام کە باشە کە سێریەکەی سێری چیەکەی چێ بینیت لە تیکتۆکە زۆربەی کات سێری ڤیدیۆی کورتەکەم یان سێری گۆرانێکی پێکەم یان زۆربەی کاتەکان گوێ لە قورئان نەگرم کە تایەتی بۆ شتی باش بەکارێن نەک بڵێ ئالوودەی بم و وازێ ینی نەتوان تەرکی بم یعنی شتی باشیشی تایە بەڵێ بێگومان ئەین سەرشتە باش کەوتۆتە سەر کەسایەتی خۆت کە سێری چەکەیت و سێری چی ناکەی هەستەکەی شوێنی ئەوەیە کە تۆ بتوانی سوودێکی باشی لێ وەربگری بەڕای من سوودێکی باشی ئەبێت ینی وەکو خۆت کە سێری ئەەکەی ئەگە بۆشتی باش بەکاری بینی سوودی لێ بینە سا من وەکو کە سێری باشە کاتت ناڕوات بۆ نموناڵی من سوودی باشی لێ بینم بەڵام ئەگەر بە ئەو سوودە مەشغوڵ بی بخوێندنەوە یا بە شتێکی ترەوە بێگومان کات ئەبا بەڵام هەنە جار کە دەستە بەتاڵە بە ئێستا من وەکو خۆم زۆر کەم سێری ئەەکەم بەڵام ئەو کاتانی کە دەستم بەتاڵیان لە شوێنێکم ئاوای سێری ئەەکەم کەم زۆر نا زۆر کەم سێریەکەم زۆر کەم بەڵام باشە کیتر لە ئێوە بەکاری هێنێت بڵێ قسەمان بۆ بکەیت فەرموخات من ئەمە ئیزافەیە بە قسەکانی تۆ بەم بەڕای من ئەو بەکارهێنانی تیکتۆکە هەر لە گەنجانیە یعنی هەنێ جار هەنێشتە بینی پیرەکە شەکەوا کات یان بۆ منە ئافرەتە ژنە ئەمانەیە ئەوانیش ینی هەر بەکارێن ئەوانیش بەکارێنن بۆ منە پیرەکە بینی گۆرانی ئەڵێتەوانە لە تیکتۆکە یان حرەکە ئەکات چوزانم ینی هەزار شت ئەکات شتێکی سەرنجڕاکێشەکە بۆی خەڵک سەیری بکات بەڵێ ینی ئەو شتە لە پیرەکەشە هەیە یان بۆ نمونە لە ئایلەیە ئەی بینی کە باسی ئەوەت ئەکرد کە ینی خەتەکە پڕ نەکەنەوە یان شتێ جاری وایە دایکەکە ینی خراپترە لە مناڵەکانی یان باوکەکە خراپترە باوکەکە دانیشە تا سعات 12 شەو سێری تیکتۆکەکە و سێری فەیسبووکەکە تەبعەن لەوانەیە مناڵەکەش لەوە فێر ببێ بۆیە ینی بەڕای من ئایلەش بۆی هەیە ئەو شتانە کاتە خێزانیش بۆی هەیە بەدڵنیاییەوە خێزانیش کاریگەری دروستەکە ئەگەر دایک و باوکێک پامدار نەبن پامێکیان نەبێت لە ژیانە سەرەکەی ئەوانیش بە هەمان شێوە کاتەکانیان بەفی ڕۆئەیەن کە خەتەکەی نەما بە هەمان شێوای لێ و حاڵەتی بۆ دروستە بێ فەرموو خاتونگەن سلام دکتۆرە زۆر سپاسم دەرچەدەم دکتۆرە ئەم کێشەی کە تووشی کۆمەڵگە ئێمە بۆتەوە ئایا کێشەکە تاکە یاخود خێزانەکە ئەم کەسەی مەوجودە ئاڵێت تاکۆبیانی تیکتۆکم بەکارێنەوە خێزانەکەشم ئاگادار نەبووە کێشەکە بۆ تاگیان بۆ خێزانەگەرێتەوە بەڵێ تەوان وەکو ئەمە باسی کرد ئەمە لە سەر ئاستی تاک لە سەر ئاستی خۆی کە تووشی ئەم حاڵەتە بووە بەڵام لێرەوە ئەم خاتونی تر کە باسی کرد ئەڵێ دایکی شێ بم شێوازێ باوکێ بم شێوازێ بەتەمەن هەیە بەتەمەنە لە ئاستی باپیرەیە و داپیرە سەرەکەی ئەوێ ڤیدیۆ بکات و خۆی عڕسکات و خەڵک بیبین و خەڵک سەیریکەن کە ئەمە بەداخەوە یعنی کەیشتوێتە ئەوەی کە بە تەمەنەکانیش بەم شێوازە مامەڵی لەگەڵا بکەن کە پەیامێکیان نەبێ خۆی ئەگەر هەر شتێک پەیامێکت هەبێ پەیامێکی زۆر باشیش بێ بۆ ناو کۆمەڵگە بتێ پەیامەکەی خۆتی لێ بگەنی ئەمە شتێکی زۆر باشە ئەیتر هەر تەمەنێک بێت هەر لە تەمەنی گەنجەتی یاخود تەمەنێکی بەتەمەن بێت کەسێکی تەمەنێکی زۆری شێ بێ بەس ئەگەر بێت و پەیامێکی هەبێ لە ژیانەوە بێ پەیامەکەی خۆی بگەێنێ ئەمە باش بەس ئەگەر پەیام نەبێ هەر تەنها بۆ خۆ عرضکردن بێت تەنها گۆرانیەک لاسایی گۆرانیە بکاتەوە یا شتێکی نامەعقول بکە کە دژی بەهاکانی کۆمەڵگایە ئەمەیان کێشە و مەترسی دروستەکەات ئەگینا شتێکی پەیامدار بێ بۆنە ئێمە حەزەکەین ئەو کەسانی کە پەیامێکی زۆر باشیان پێ بۆ کۆمەلگا زیاتر پەیامەکانیان بڕوە زیاتر گەنجەکانمان سەرقاڵ بن بە پەیامە بەهادارەکانی کۆمەلگاوە نەک بە شتێک کە هەر تەنها بۆ کات بەسەربردن بێ و دژی بەهاکانی کۆمەلگەش بێ دکتۆر پێدوانیم کەیسە پێویست بە خێزانەکەی زیاتر ئاگاداری بن بەدڵنیایی نەگات بم حاڵەتە بەدڵنیاییەوە ئەمە یەکێکە لەو شتانی کە ئێمە زۆر جەختی لەسەرەکەینەوە کە خێزانەکان پێویستەکە ئاگاداری مناڵەکانیان بەتایبەتی کچەکانیان کوڕەکانیان لەو تەمەنەیە زۆر پێویستەکە ئاگاداریان بکەن ڕاستە تۆ ژوورێکی بۆ جیاکەیتەوە ئەڵێ ئەمە ژوورەکەی خۆیەتی هەموو پێدەویستەکانم بۆ دابین کردووە یعنی زۆر جار هەیە ئێمە کە گفتوگۆکەین لەگەڵ دایکان و باوکانە ئەم قسەیە زۆرەکەن ئەڵێن ئێمە هەموو شتێکمان کردو بۆ مناڵەکەمان ئیتر نازانم مناڵەکەم چی ئەوێ
یعنی بەخێوکردن جا ناکاتەوە لە پەروەردەکردن ئەڵێ من هەموو پێداویستیەکانم بۆ کردووە ژوورم بۆ جیا کردوەوە هەموو پێداویستەکانی ژوورەکەی تێ ئەسڵن ژوورێکی هێڵی ژووری شازادەکانە زۆر جارم قسەیاکە ژوورەکەی ئەڵی ژووری شازادەکانە هەموو شتێکی تایە ئیتر نازام لەوە زیاتر چی ئەوێ بەڵام نازانێ ئەمە بەخێوکردنە ئەی پەروەردەکە جاری وایە مناڵەکە هیچی ناوێ لەوانە بەس باوەشێکی دایک و باوکێوێ هیچی ناوێ لەوانە بەس دەست بە سەراهێنانی کێوێ دەستکردنە ملی کێوێ گفتوگویەکی خێزانی ئەوێ لەگەڵ یاکە بکرێ ئاگاداربوونێکی ئەوێ کە شەوانە دایکەکە لە دەرگاکەی با و کچەکەی داپۆشێ و بزانێ خەوتووە خەوی لێکەوتووە ئەمانە زۆر گرنگن جا لەبەر ئەوە دایکان و باوکان ئاگادار بن یعنی زۆر جار کە تۆ ئاگاد لە مناڵەکەت نییە مناڵەکەت پەنا بۆ زۆر شتی ترە بە لەبەرەوە ئاگاداری کچەکەت بە ئاگاداری کوڕەکەت بە بۆی ئاگای لێت بێ دەستی تۆش خۆش بێ ئێستا ئێمە کەسێکی تریش